دیمەنی دەواازەی شاری دەربەندیخانە هێندەی لە ناوچەیەکی پاشماوەی جەنگ دەچێت نیوهێندە لە دەواازەی شارێکی گەشتیاری ناچێت ئەویش بەهۆی زۆری ڕووداوەکانی هاتوچۆ کە بەهۆی نائەندازەی شەقامەکە ڕوودەدات. فولکەی پەری دەریا بۆتە زۆنێکی مەترسیدار بۆ شۆفێرانی سەرڕێگاکە و بەتایبەت بارهەڵگرەکان چونکە پێچێکی سەخت لە شەقامەکەدا هەیە و بەشێکی فولکەکەش بەڕووی شۆفێراندا داخراوە. ئێمە وەکو دانیشتوانی دەربەندیخان و شالەکەوان زیاتر لە 20 ساڵ ئەناڵین بەدەست ئەم ڕێگەی دەربەندیخانەوە بە تایبەتی 2 کیلۆمەتر هەیە کە داڵی دەربەندیخانەبی زیاتر لە 50 حادیسە گەورەی تیا ڕوویداوە. خەڵکی دەربەندیخان گیانی لە مەترسیایە داواکارم لە حکومەت کە لەلایەنی پەیوەندیدار بەم ڕێگا بڕۆنەوە بەم حاڵەتان نابڕۆنەوە دڵنیا بن حاڵەکاتی لەوەی کەرکووک زیاتر گەورە بەڕێوەیە بۆ خەڵکی دەربەندیخان. وڵای خۆی لە ڕاستیە دەواازە شار عنی ئەبێ شتێکی معقول ڕاقی ئێسا لە فلگەی پەری دەرەیە بڵێن لێە ڕۆژانە سەریکە کورە نەک ڕۆژانە هەر قەناعەت وەکو فەرزەکان لێدۆ سیارە لێە چەندەها سیارە ئەتلێدۆ یعنی ئێستا بڕۆ لێە گەراجێکی دیایی ئەو سیارە دەعام کراوەکەین بڵێ بڕۆ هەمی ئەو فلگەیە جایتر نازانم حکومەت خۆ بۆ ئێمە نییە بەخوا بەس هەر بۆ تەنگەرە نەوت و سیارە بە هەڵگرەکانی خۆیان ئەگەر هەر بۆ خۆیان چایەکە نیمەشمان نایە بەخوا لێە. قایمقامی قەزای دەربەندیخانیش دەڵێ دەمانەوێت هاوشەویست لێمانی و هەولێر زەویە نایابەکانی شارەکە بدەین بەوە بەرهێنەر و لە بەرامبەردا پرۆژە بۆ شارەکە ئەنجام بدەن. یەکێک لەو پرۆژانەش چاکردنی شەقامی دەواازەی شارە. هەر پلان نییە سایت پلانش هەیە شارەوانی دەرخستەی بۆ ئامادە کردووە بۆ فراوانکردن گۆڕانکاری لەو ویتێرن و پێشکردنەوەی کە لە تونێل دێتە دەرەوە بۆ ئەوەی بە دوورتر بخرێ زیاتر هەندەسی بکرێ بۆی ڕووداوی نەخوازراوی تیا ڕوونەدا کار لەسەر ئەوە ئاکرێ و ئەو شوێن و شوێنی ترش لە دەربەندیخانە ئێمە بەرنامەمان هەیە بە فەزلی خوای گەورە بیکەین نە خزمەتی خەڵکی دەربەندیخانە و پرۆژەی تیا بکەین. ئەمانەوێت تەجروبەی سلێمانی دووبارە بکەینەوە ئەگەر سەرۆتر ڕەزامەندی هەبێ زەوی کە مڵکی شارەوانی دەربەندیخانە بە زەوی ئاڵتونی لە ناو دەربەندیخانە حسابەکەنی بکەین لە خزمەتی ئەنجامدانی پرۆژەوە لە دەربەندیخان چکە لە سلێمانی لە هەولێر ئێستا و تەجروبەیە سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستێناوە واکەین ئەگەر پشتیوانیمان لەسەرەوە بێ لە دەربەندیخانەش هەمان نەموزەج دووبارە بکەینەوە. تەنیا ئەم ڕێگایە نییە کە شۆفێرانی شارەکەی نیگەران کردووە بەڵام بەهۆی سەختی ئەم زۆنەوە ئەمە خراپترینیانە و زۆرترین ڕووداوی هاتوچۆ بەراورد بە شوێن و شەقامەکانی دیکە تێیدا ڕوودەدات. شۆفێران داوا دەکەن کێشەی ڕێگاکە چارەسەر بکرێت و چیتر کۆتایی بخەم ساردی لە ئەستگیان و ژیانی هاوڵاتیان بهێنرێت. بوشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.